بینەرانی بەڕێسلااوان لێبێ خۆشحاڵین لە بەرنمەیەکی تایبەت لە ساڵیادی دامەزراندنی یەکێتی نیشتمانی کوردستان بە دیداری ئەوەی بەڕێزشا دەبین. لەم بەرنامە تایبەتە قسە لەسەر پەیوەندیەکانی یەکێتی نیشتمانی کوردستانەکەین بە تایبەت لە دوای سەرکردایەتی نوێ. یەکێتی نیشتمانی کوردستان پێشتر لەسەر ئاستی ناوخۆی کوردستان لەگەڵ هەموو حیزبولایەنەکانە پەیوەندیەکی پتەوی هەبوو. لەگەڵ حیزب و لایەنەکانی عێراقە بە هەمان شێوە پەیوەندیەکی بەرفراوانی هەبوو. لە سەر ئاسی ناوچەکە پەیوەندی یەکێتی لە هەموو حیزبەکان باشتر بووە لەگەڵ ئەو وڵاتانەی کە لە دەوروبەربانە هەبوون، لەگەڵ کەسایەتی جیهانەکان و لەگەڵ وڵاتانی وەکو ئەمریکا و وڵاتانی یەکێتی ئەوروپا پەیوەندیەکانی یەکێتی لە ئاستێکی زۆر باشا بوون. ئەم سەرکردایەتە نوێیە ئەوێت پەیوەندیەکانی ئێستای یەکێتی بەرەوچی ئاڕاستێ ببات. کارکردنی یەکێتی نیشتمانی کوردستان لە ئێستا چی ئەبێت لەگەڵ حیزب و لایەنەکانی ناوخۆی کوردستان. بۆ قسەکردن لەسەر ئەم تەوەرە لەگەڵ بەڕێز شاناس ئیبراهیم ئەحمەد کارگێڕی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتمانی کوردستان گفتوگۆ دەکەین. سڵاو لێرە شاناسە. یەکەم جارم پێم خۆشە ڕێکی تۆ بزارم لەسەر سەرکردایەتی نوێ. ئەو سەرکردایەتیە لە ئاست چاوەڕوانی خەڵکە؟ خۆی لە ڕاستیە ئێمە لەبەرەوەی ماوەیەکی زۆر بوو چاوەڕوانی بەستنی کۆنگرەمانە کرد و وەکو هەموو شتان نەزانن ڕوبەڕووی کۆمەڵێک کێشە و گرفتە بووینەوە هەموو جارێک کە باستە مەسلەی کۆنگرە ئەکرا. مەسلەی کۆنگرە و هەڵبژاردننی سەرکردایەتی نوێ بوو هەندێک کەس وەکو شتێکی زۆر ئەستەم سەیریانە کرد و بەستنی کۆنگرە و دەرچوون لەو کۆنگرەیە بەو شێوە سەرکەوتوانەیە کە هەموو کەسێک چاوەڕوانی ئەوەیە کرد کە ناخۆشی بقەومەیە کە لێکترازان ڕووبە کە هەر ناکرێتن هەندێک کەس ئەیانوت کە شەڕ و شۆڕشی تیا دروست دەبێت. بەڵام پێشتر کۆبوونەوەی مەکتەبی سیاسی بۆ یەکێتی قورس بوو نەکو بەستنی کۆنگرەیەک. زۆر ڕاستە. ئەنی کەواتە ئەتوانین بڵێن لەم سەرکردایەتە نوێیە ئەتوانێت لە ئاسی چاوەڕوانی خەڵکی کوردستان بێت؟ من لەو بڕوایم و قەناعەتم هەیە لەبەر ئەوەی وەکووتم لە ڕۆژگارێکی سەختە ئەم سەرکردایەت نوێیە هەڵبژێررا و بە شێوازەیە کە تاوەکو ئێستا لە کاتی کۆنگرەوە بینیمانە و لەوانەیە زۆر کەسی شەستی پێکردبێت کە جیاوازیەک هەیە لە نێوان سەرکردایەتی پێش و ئەم سەرکردایەتە. بەڵام بەداخۆ شانس نەبووە ڕەنگە بەهۆی ئەم ڤایرۆسی کۆرۆنا و ئەم نەخۆشیە لە دوای کۆنگرە یەکێتی و هەموو حیزب و لایەنەکان تەنها حکوومەتیش نەیتوانی بێ وەکو پێویست ئەرکەکانی خۆی ڕاپەڕێنێ. ینی ئێوە بەرنامەیەکی فراوان و گشتگirتیان هەیە بۆ هەموو لایەنەکانی ژیانی کوردەواری؟ بێگومان ئێمە ئەو بەرنمەی دامان نابوو بەڕاستی بە تەمای ئەوە نەبووین تەنانەت یەک ڕۆژیش پشوو وەرگرینیان بڕۆینەوە ماڵەوە. بەڵام بەداخەوە وەکو خۆتان نەزانن مەسلەی کۆرۆنا لە دەسەڵاتی هیچ کەسێکان نەبوو ڕوبەڕۆی نەکەر کوردستان هەموو جیهان بووبووەوە و نەخۆشیێکی مەترسیداریش بوو. ئینسان نەی ئەتوانی کە بڕواتن ئەو خەڵقە تووشی ئەو کێشە و گرفتە بێت و وەزع ئارامی و ژیانی خەڵکیش بکەتە مەترسیەوە. بۆیە کۆمەڵی بەرنامەی کە دامان نابوو هەمووی دواکەوت بەهۆی ئەو مەسەلەیە و قەدەغەکردنی هاتوچۆ و کە نەتوانرا پێکەوە بتوانین ئەو ئیشانە بکەین. بەڵام لە هەمان کاتیشە ئەوەی کە پێمان کرابێ لە ڕێی گفتوگۆەوە خۆتان نەزانن ئێستا سەردەم گۆڕاوە کۆبوونەوات و ئەتوانرێت لە ڕێی ئۆنلاینەکانەوە بکرێتن. لەو کاتانەشا ئێمە هەوڵی ئەوەمان ناوە کە بەرنمەکان بخەینەوە سەرسکە پرۆژە و بەرنامە و پرۆژەی نوێ ئامادە بکەین بۆ دەست جێبەجێکردن. بەڵێ لەسەر ژنان چی قسەیەکە هەیە؟ لە سەرکردایەتی نوێ نزیکەی 21 ژن ئەبینین. ینی تۆ دڵخۆشی بۆ ژمارەیە؟ پێم خۆشە بوو زیاتر بواە بە تایبەتی لە مەکتەبی سیاسی
و لە دەستەی کارگێڕی بەڵام ئەو ژمارەی کە هاتنە پێشیشەوە دڵخۆشکەر بوو وەکو جاران نەبوو کە بە کۆتا بێتن وەکو ئەوە نەبوو کە کەس هەر کەسە کە هات بەرز بووەتەوە بە دەنگی خۆی بووە ینی بە دەنگی واقعی خۆی وەکو چۆن هەر هەواڵێکی تر بەرزوەتەوە ئەوانیش هەروەها و ئەمە شتێکی دڵخۆشکەر بوو بەڕاستی. بەرنامەتان چییە بۆ ژنان؟ ینی تۆ وەکو ژنێک ڕەنگە زیاتری لێ چاوەڕا بکرێت کە ئێستا تۆ لە پلەیەکی بەرزای لەناو یەکێتی نیشتمانی کوردستانە. لە ڕاستیان من خۆم لەوانەیە ڕاست بێگەر بڵێم بەبێ جیاوازی ئیشەکەم. باوەڕ بە مرۆڤبوونە نەک جێندەر؟ باوەڕم بەڵێ باوەڕم بە مرۆڤبوونە، باوەڕم بە توانای کولی تاکێک هەیە، باوەڕم بە هێزی کولی تاکێک هەیە و ڕاستە ژن لەم کۆمەڵگەی ئێمەیە مەغدورە بە تایبەتی لە مەجای ئیشکردن و لە مەجای سیاسەتە بربەستی زۆری هەیە بەڵام ژنیش هەبووە کە توانیوێتی بگاتە ئاستێک ڕوبەڕووی هەموو ئەستەنگەکان ببێتەوە و من ئیمانم پێیانە. بەڵێ بەڵام شاناس منم پرسیارم بۆەوە کرد لە ڕابردووە بینیمان بەداخەوە دابەشبوونێک لە ناو یەکێتیە هەبوو بەڵام ئەمە بینی ژنەکان کەمتر یان هەر نەمان بیست ژنێک لە پەیوەندی بەم دابشکاریەوە هەبێت. ژنەکان هەمیشە هێزی یەگرتنەوەی ناو یەکێتی بوون، یەکێتی ناو یەکێتیانە پاراست بۆیە کادرەکانی خۆر ڕەنگە زۆر جار حەسکەن ژماری ژنەکان زیاتر بێت لەبەرەوە زانن کێشەکانی ناو یەکێتی کەمترە بێت. ئەوە بۆ چونێکی زۆر زۆر ڕاستە و بینیویشمانە ئەوە ڕوویاوە نییە بڵین لە خەیاڵەوە قسەکەین. ژن هەمیشە دەورێکی ئاشتەوایی بینیوە، ژن دەورێکی بینیوە وەکو هەوێنێک بووە لە بینی چۆن بڵین باڵەکانیشە و هەرگیز نەبووە بەتەرەف ینی هەوڵی هەمیشە هەوڵی ئەوە یاوەکە نەبێ بەتەرەف لە هیچ کێشەیەەکە چووکە وەکو خۆمان ینی هەمومان ئەزانین ژن باجی زۆری یاوە، ژن غەدرێکی زۆری لێکراوە، ژن بە سەختیەکی زۆرە تێ ئەپەڕێ هەتاکو ئەگاتە هەر منسەبێک. بەڵام هەر پەیوەست بەم بابەتە بینیمان یەکێکی وەکو هێرۆخان لە دوای کۆچی دوای ژەنابی مامجەلال خۆڵی مەردانی لێ هەڵماڵی و ئەو کۆڵەکەیەکی سەرەکی بوو بۆ ئەوەی یەکێتی بهێڵێتەوە و یەکێتی بگێنێتە کەناری ئارام. پێم خۆشە شاناسخان وەکو هاوڕێک چی قسێکی هەیە لەسەر هێرۆخان؟ ئێوە دوو کەس من ڕەنگە لە ناو خوشکەکانە زیاتر لە یەک نزیکتر بوو بێتن بە درێژایی تەمەندا. ئێمە زۆر زۆر لە یەک نزیک بووین نزیکین و من زۆرم پێخۆش بکەوتت وەکو هاوڕەیەک نەوەکو خوشکێک چونکە وەکو خوشکی لەوانەیە زوڵمی لێ بکەم نەتوانم بە پێی پێویست ڕۆڵی هێنی خۆی بەمێ بەڵام وەکو هاوڕەیەک وەکو کەسێک کە ینی بێ هیچ مجاملەیەک ئەو دەورەی ئەو بینی لە کاتی نەخۆشکەوتنی مامجەلالەوە و بۆ بەرزڕاگررتنی یەکێتی بۆ هێشتنەوەی یەکێتی بۆ لە نزیکردنەوەی هەموو باڵەکانی یەکێتی بۆ سەرکەوتن بەسەر ئەو هەموو کێشە و قەیرانەی کە لە پڕ ڕووی کردە یەکێتی و عێراق و هەموو ناوچەکە ئەو توانی بە هێمنی خۆی بە زیرەکی خۆی بە سیاسەتی خۆی بە جۆ شێوازی سیاسەتی خۆی بتوانێت هەموو ئەوانە ڕابگرێتن و ئەوەش کەم نەبوو لەو کاتەیە بەڕاستی. ئەو ژنێکە کە زۆر باوەڕی بەکارکردن هەیە نەک بە خۆ دەرخستن ینی بینیمان زۆر بێدەنگانە کاری کرد و تەنانەت نەک ناخوی یەکێتی بەڵکو و لەگەڵ هێز و لایەنەکان شەپەیوەندیەکی تون و تۆڵ و تۆکمەی هەبوو. ئەوەش زۆر ڕاستە ئەو حەزی بە گفتوگۆ و لێدوان و ئەمانە نییە حەزی بەوە نییە کە دەرچێتن ئەو زیاتر ئیمانی بەوەیە کە ئیش بکات و لە ڕێی ئیشەکانیەوە دەربچێتن نەک وەکو شخصێکی بێت و بڵێ ئەمەم کرد و ئەمەم کرد و لەوانەشە
ئەوەش هۆکارێک بێتن لەوەی کە هەندێک خەڵک بەو شێوازە کە پێویستە نیان ناسی بێت. بەڵام کە باسی پەیوەندیەکانی یەکێتیەکەین تەنانەت کە باسی پەیوەندیەکانی کورد لەگەڵ سەرکردە و کەسایەتی جیهانەکانە ئاکەین هەمیشە لە هەموو بوارەکانە ناکرێ ناوی جەنابی مامجەلال نهێنین و ئێمە کە ئەمانەوێت قسە لەسەر ئێستای یەکێتی نیشتمانی کوردستان بکەین بزانین خوێنکارەکانی جەنابی مامجەلال تۆ وەکو خوێنکارێکی ئەو وەکو یەکێک لەو کەسانی کە زۆر نزیکیش بووی لە جەنابی مامجەلالەوە چی لێ فێر بوویت؟ لە ڕاستیە مام دەریایەکی دانش بوو ناتوانم وەسفی بکەم بڵێم مام چی بوو بەڵام ئەگەر بێت و سەیری کولی تاکێک مام بکەیت لەوانەیە خوێندکارێکی ئەوەندە سەرکەوتوو نەبوو بین بەنسبەت ئەوەی کە کەسێکی وەکو مامۆستامان بوو بێ لە ڕاستیە. مام خاوەنی دڵێکی بێ ئەندازە گەورە بوو کە بڕوان ناکەم کەسی تر بتوانێتن گەورەی دڵ بەوە نییە مامۆستاکە پێت بڵێت ئەبێت دڵت گەورە بێت ئەبێ خۆت دڵت گەورە بێتن. هەندێک شت هەیە ئینسانەکەیە مرۆڤەکە بەو شێوەیە بنیاد ینی وجودی ئەو وجودی کەسەکە خۆیەتی لەبەرەوە هەندێک شتی تر هەیە کە ئەکرێ ئینسان بڵێت لە مامەوە فێربوومە بەڵام بەداخەوە ئەوەشی بە جوانی جێبەجێ نەکراوە و مەسلەی پەیوەندی مام و دەوری مام شتێک نییە کە تۆ بتانی تەنانەت لە یەک بەرنمەیە دوو بەرنمەیە باسی بکەیت. مام هەر پەیوەندیەکی دەست پێ کردبێ هەر کەسێکی بینی بێت لایەنێکی بینی بێت سەردانی وڵاتێکی کردبێت سەردانی حزبێکی کردبێ دەرگایەکی دۆستایەتی کردبێتەوە دەستی بۆ کەسێک درێژ کردبێت بۆ ئاشتی هەرگیز بۆ خۆی نەیکردووە هەرگیز ئاو هەرگیز هەموو جارێک ئەو هەوێنی یان دەرگا کەرەوە بووە بۆ پەیوەندیەک بۆ گەیاندنی معانات و ئێش و ئازاری گەلەکە بۆ دەنگی گەلەکە بووە نەک بۆ خۆی بۆیە کەسی وا زۆر کەمە کە بتوانێت ئەو دەورە ببینێتن هەموو کەسێک وەکو چۆنەڵی تۆزە ئەنانیەتێک و خۆپەرستیەکی تایە کە لە ئەبینین زۆر جار زاڵە بێ بەسەر ئەو ئیشەیە کە ئەیکەن یعنی ئەو تام و هینەی نامێنێتەوە وەکو ئەوەی کە بڵێن پێویست بێ بکرێتن. بەڵام هەر ئەمەی کە باسی ئەەکەیت پێش بەرنمەکە یادەوەریەکی جەنابی مامجەلال گەڕایەوەتە چوومەتە گوندێکی گەرمیان پیاوێکی بەتەمەن هاتوو وتێتی قەت منی لەبیر نەکردو تەنانەت زۆجا بەنەقڵ و بە شیرینی منی بەسە کردوتەوە یعنی ئەو ئەبینین نەک لەگەڵ حیزب و لایەنەکانە لەگەڵ سەرکردە جیهانەکانە تەنانەت لەگەڵ ئەو گوندنشینانەی ڕۆژە لە ڕۆژە خزمەتیان کردووە بە وەفا بووە و پەیوەندەکەشی نەپچڕا. زۆر ڕاستە مام کەسێکی دۆستەکانی بە وەفا بوو بۆ هەموو دۆستەکانی خۆی هەرگیزیش بینایە ئەوەی ئەمە کووردە عەرەبە سەر بە چنەتەوەیە کە لەکوێوە هاتووە چییە بەڵام دۆستی بۆ ڕۆژگارێک و بە تایبەتیش گوندنشینەکانەوەنە هەندێک هاوڕێ و هەواڵی هەبوو کە بە هاوڕێی خۆی ئەیناسین و بە دۆست و ڕەفیقی خۆی دای ئەنان من وەکو باسیشم کرد زۆرم پێ سەیر بوو کە ڕۆیشتینە ماڵێکەوە کابرایەکی بە تەمەن دانیشتبوو لەبەر پەنجەرەکە کە چووینە ژوورەوە دەستی کرد بە گریان کە باسی مامی کرد و باسی ئەوەی کرد کە مام چەند کەسێکی بە وەفا بووە وتی زۆر جار ئەگەر هیچ شتێکیش نەبووە ئەگەر کەسێکیش بە ئێرا تێنەپەڕایە سڵاوی خۆیم بۆ بگەێنێ هەر هیچ نەوێت جار بەجار قوتوێ سوچکە شیرینیەکی سلێمانی بۆ ئەناردم و ئەوە گەورەترین شت بوو بۆ من چونکە ئەمزانی مام منی بیرە منی لە یاد نەکردووە
وتی بە نوکتەش گێڕایە وتی جارێکیش جوابم بۆ ناروتم مامە ئەوەندە شیرینیم بۆ منێرە چووکە دانم نەماوە بەسوتی فای نەبوو. بڵێ ئەنی ئێمە بۆیە من پێم خۆش بوو ئەم باسە بکەینەوە ئێمە کە ئێستا قسە لەسەر پەیوەندیەکانی یەکێتی ئەەکەین. یەکێتی جارێک لە ناو خۆیان پەیوەندی چۆنە، سەرکردایەتی نوێی یەکێتی پەیوەندی چۆنە، خۆی لەگەڵ خۆیان پەیوەندی چۆنە. پەیوەندیەکان پێش کۆنگرە تا ڕادەیەک بڵێ پچرا بوو. وای لێ هاتبوو کە ئەو یەکێتی جارانمان نەبوو. هەر نەتەتوانی پێی بڵێ یەکێتی. چونکە هەر کەسە و لەلایەکەوە بوو، هەر کەسە و بە شێوازی ئیشیە کرد. بەڵام من ئومێدوارم و خۆشحاڵم کە ئەبینم ئێستا لە دوای کۆنگرەوە هیوادارم هەرواش بمێنێتەوە لە دوای کۆنگرەوە کۆدەنگیەک هەیە ئەو هەموو خەریکە لە ژێر چەتری یەکێتیا دووبارە کۆ ئەبنەوە و هیوادارم خۆی ڕاستیەکەی هەمومان ئێزانین بەبێ یەکێتی کەس هیچ نییە. بینیمان کەسانێکە بوون لە ناو یەکێتیە ئەستێریان ئەدرەوشایەوە ئێستا لە دەرەوەی یەکێتی هیچ نین. چونکە یەکێت مرۆڤەکە خۆی هەیە بەڵام ئەوەی ئەو مرۆڤەی بە دەوروبەرەکەی ناساندووە بە خەڵقەکەی ناساندووە یەکێتیەکەیە کە تۆ لەوێ ڕۆیشتیتە دەرەوە ئیتر ئەو هینەت نامێنێتەوە. ئەو کەسایەتی و ئەو شخصیەت و ئەو دەورە نامێنێت نامێنێ یەکێتی وەکو بەهارێکە ئەم ڕاستیە لای هەمووتان درکی پێ ئەکرێت سەرکردایەتی دوێ کە هەمووتان پێکەوە جوانن و هەمووتان پێکەوە گەورن و هەمووتان پێکەوە ئەتوانە شت بکەن. ئەوەی کە تاوەکو ئێستا تا ئەم کاتە و لەو بڕواایە سمینێ و بەسمێ دەرزێک وەرگیراوە لە ڕابردوو ئەوەی کەی بینم بەڵێ زۆر زۆر ئەوەی کە بەدی ئەەکەی خۆ مەسەلە بە قسەکردن نییە. هەموو کەسێک ئەیوت من یەکەتیم بەڵام هەموو کەسێکیش بەشی خۆیە برد. ئێستا ئەوەی کە ئەبینی یەکێتیەکە ئەو یەکێتیە یەکگرتووەیە کە ئەوەش ئومێدێکی ینی ئومێد بەخشە. ئەمە تەنها بۆ یەکێتەکان ئومێد بەخشەیان بۆ حیزبولایەنەکان ینی من ئەمەوێ شتێک بیری بینەرانی کەناڵی گەلی کوردستان بخەمەوە کاتی خۆی جەنابی مامجەلا کە نەخۆش ئەکەوێت بەسەر هاتێکی گێڕایەوەتی بامەستە سەلاحەدین محەممەد بەعادین ئەمینداری یەگرت و هاتوو بۆ لاموتێتی یەکەم جارکە نەخۆش کەوت هەمومان دوو ئامان بۆ کردی بۆی تۆ چاک بیتەوە لەبەرەوەی ئەگەر خوا نەخواستە تۆ شتێکی لێبێت یەکێتی ئەم یەکێتی ئێستا نامێنێت ئەم یەکێتی ئێستا نامێنێت ئێمە شوکو یەگرت و زەرەر ئەەکەین. یعنی یەکێتی حیزبێک بوو لایەنەکانی کەش ئاویست لە ئاستێکی بەرزا بیبینن لەبەرەوەی ئەوانش خۆیان لە سایی یەکێتیە هەستیان زیاتر بە ئەمانە بۆبوونی خۆیانە کرد. ئەمەی ئێستای ئێوە لای حیزبولانەکانی کەش ڕەنگی داوەتەوە ئەو ئومێدە بۆ ئەوانش گەڕاوەتەوە بێگومان بەپێی ئەو دانیشتن و چاوپێکەوتنانەی کە لەگەڵ یان ناکردومانە و ئەوەی بەدیمان کردووە لەیان ئەم سەرکردایەتێ تازەیە و ئەو بۆچوونە گەڕانەوەیە بۆ سەر ڕێبازی یەکێتی و کە باس لە ڕێبازی مام ئەەکەین بۆ ڕێبازی ڕاستەقینەی مام نەکەر بە قسە کە هەندێک کەس باس لە ڕێبازی مام ئەکاتن و بە پێچەوانەی ئەو ڕێبازش ئیشی کردووە. ئەمە خۆی لە خۆیان وەکو خۆشتان باستان کرد تەنیا ئومێدێک نییە بۆ جەماوەری یەکەتی ئومێدێکە بۆ بەرامبەرەکانیشت بۆ حزبەکانی تریش چونکە هەمویان لە سایەی گەورەیی و پتەوی و بەهێزی یەکێتیا ئەتوانن باشتر ئیش بکەن. بینیمان لە شاخی شەروا لە سایی یەکێتی حیزب بوو لایەنە عێراقیەکانش ئەوانش دژی ڕژێمی ئەو کاتی بەعەس خەباتی خۆیانە کرد تەنان لە ڕادیۆکی یەکێتیەوە ئەوان زۆرجار پەیام و بەرنامی خۆیان ئەگەیان بە خەڵکی عێراق. یعنی یەکێتی حیزبێک بووە باوەڕی بەوە بووە زوڵم لە هەر شوێنێک بێت
ئەم لەوێ ئەبێت وە لە سنگرێکە ئەبێت دژ بە زوڵم و زۆرداری. بۆ بڵنگۆیەکی هەموو حزبە زۆر لێکرا و زوڵم لێکراوەکان بووە. بڵنگۆیەک بۆ بە ئازادی ماڵێکی هەبووە، شوێنێکی هەبووە کە هەموو کەستوانیوێتی ڕووی تێبکاتن و بە سەربەرزی و نەکار لەگەڵ یا بژی و بەڵکو داکۆکیشی لێ کردوون. بڵێ شانەسخان لە ماوەی ڕابردووە بینیمان لەگەڵ چەند حیزب و لایەنێکە کۆبوونەوەتان کرد. با باسێکی پەیوەندی نێوان بستنەوەی گۆڕان و یەکێتی نیشتمانی کوردستان بکەین. تۆ یەکێک بووی لەو کەسانەی زۆر کارە بوو ئەوە ئاکرد پەیوەندی نێوان ئەم دوو حیزبە لە ئاستێکی زۆر باشا بێت و تۆ یەکێکی لەو کەسانەی کە ئەتوانین بڵێ هاوڕەیەکی نزیکی جەنابی کاک نەوشیروانیش بوویت. چیتان کردووە چی دڵخۆشکەر هەیە لەم پەیوەندیە؟ ئێمە ئەزانین تا پەیوەندی ئەم دوو هێزە بە تایبەت لە شاری سلێمانیە بەهێز بێت و بتەو بێت خەڵکی ئەم شارە و خەڵکی کوردستان زیاتر سوودمە نەبن لێی. سەبارەت بە دانیشتن و گفتوگۆکردن لەگەڵ گۆڕانە ئەوە بەڕاستی نەک هەر بڵێم خەوێکی یان بڕیارێکی ئەو دوو کەسە گەورەیە بووە، بەڵکو ئێمە من خۆشم بەش بە حاڵی خۆم بەڵێنێک بوو کە یابووم بەوان کە ئێمە بتوانین ئەو لێک نزیک بوونەوەیەوە و هاوکاریکردن و چۆن ئەڵێ پێکەوە کارکردنە دووبارە سەر لە نوێ دەست پێ بکرێتەوە و ئەوەش ئەگەر ئێمە بیر لە حزبەکانی خۆشمان نەکەینەوە ئەبێ بیر لەم شارە بکەینەوە، ئەبێ بیر لە خەڵکی ئەم شارە بکەینەوە، ئەبێ بیر لە ململانەیە هەردوو حیزبەکە باجیاننا خەڵکی سلێمانی زیاتر. خۆی کێشەکە ئەوەیە هەر ینی خەڵقی ئەم شارە زیاتر لە هەموو کەسێکی تر باجەکەی ئەیاتن و ئەوەش ینی گەیشتووەتە حەدێک کە ئیتر نەخەڵقەکە تەحملی ئەکان نا ئەو کەسانەی کە بە تەنگەوەن ئەتوانن تەحملی ئەوە بکەن کە چیتر خەڵق باجی ئەو ململانێ ئەو ململانەیەکی ناسیاسی نایەبی بۆ ناسیاسی بوو لەبەرەوەی پەیامێکی سیاسی لە پشت یعنی کاردانەوەی شخصی لە پشتی ئەوە بوو بەڕێی تۆ تێکدانی هاوپەیمانێتێکە کاردانەوەی شخصی لە پشتی بوو و هەروەها دروستبوونی ینی من نامێ بچمە سەرەوەی کە گۆڕان بۆ دروست بوو بۆ جیا بۆ ئێستا کاتی نییە کاتی نییە وایە بەڵام لە هەمان کاتیشا مەسەلەن ئێمە کە یەکەتیە باس لە سلێمانیە کە یا گۆڕان باس لە سلێمانیە کە هەمووەڵێن سلێمانی زوڵمی لێکراوە بەڵام کە هێتە سەر واقعیا کە سەرکی خۆشمان زوڵمی لێەکەین باشە ئەگەر ئێمە ئەمانەوێت دەرگای زوڵمێک دابخەین دەبا ئێمە هەردووکمان خۆمان زوڵمی لێ نەکەین لە شارەکەمان. زۆر جار باسی ڕێکەوتنی دەباشان ئەکرێت هەنێک پیان وایە ئەو ڕێکەوتنە کۆتایی پێهات. تۆ پێ وایە ئەو ڕێکەوتنە کۆتایی پێهاتە بێ یان پێویستی بەوەی ئەم ڕێکەوتنە جێبەجێ بکرێت ئەوەی کە خوارێ خۆش بوو کارنەوشیروانوتی ئەی برە لە جێبەجێکردنی ڕێکەوتنەکایە. ئەو ڕێکەوتنە ڕێکەوتنێک نییە کە بڵێ کۆتایی پێهات بێ ڕێکەوتنێکە کە بەڕاستی لەسەر هەموو شێکراوەتەوە هەموو بنەماکان ینی باس لە هەموو شتێکراوە لەو ڕێکەوتنەیە وەهی ئەوە نییە کە تۆ بڵێ وەڵاهی ڕێکەوتنێکە بۆ فترەیەکی زەمەنی مەحدود دروستکراوە عەقدێکە نازانم لەم ڕێکەوتنەگەر جێبەجێ بێت کێ زەرەر ئەکات کێ قازانجەکات؟ بەڕێی من پێش هەموو کەسێک خەڵقی ئەم شارە و خەڵقی پارێزگای سلێمانی قازانجەکان و ئەنجا حزبەکان یەکەتیش و گۆڕانیش قازانجەکان و ئەوانەی کە زەرەرەکەن بێگومان کەسانێکن کە مەساڵحی شخصیان هەیە پیان خۆش نییە نە چۆن ئەڵێ لە ئەتوانن زیاتر لە گێژاوە
لە ئاوی لێڵە ڕاوەکە ئەو وەزعش کە بەو شێوەیە بمێنێتەوە لە مەسلحەتی ئەوانی مەسلحەتی ئەگنا هیچ مبەررێکی بۆ نییە بۆ سەرکردایەتی نوێ چۆن ئەڕوانێتە ڕێکەوتنەکانی ئێوە خۆتان سەردانی گۆڕانتا کرد گۆڕان سەردانی ئێوەی کرد هیچ باسی ئەوە کرا لێک نزیک بوونەوەی زیاتر بێت و ئەو ڕێکەوتنەیە وا بکەن جێبەجێ بێت بێگومان باسی ئەومان کردو و هەنگاوێکی زۆر دڵخۆشکەرە بوو کە لە سەرەتایە گۆڕان هاتن بۆ پیرۆزباییکردن لە یەکێتی و ئێمەش گەڕاینەوە بۆ لایەن و باسی ئەو شتانە هەمووی کراوە ئینشەڵڵا لە ئایندەشا بەردەوامە بین هەروەکو لە سەرەتا شاوتم مەسلەی ئەم کۆرۆنایە زۆر شتی وەستاند کە هیوادارم لە دوای ئەوە شتەکان بکەونەوە سەر سکەی خۆی گرنگ نێتەکە ئێستا لای هەردوولا هەیە بەڵێ دڵخۆشکەرە ینی ئێمە ئەتوانین بە ئومێدەوە بڕوانینە ئەوەی کە لێوان ئەم دوو حیزبە ڕێکەوتنیەکی گرنگ کە هەم بۆ شاری سلێمەن هەم بۆ خەڵکی کوردستان بەخێر بشکێتەوە من خۆم ئومێدم هەیە و ئەو چاوەڕوانی ئەوەش ئەەکەم و ئەبێ دەرسدا ڕابردوش وەربگرین ئەو کەس یا کێشانەی کە دروست کران بۆ جێبەجێ نەکردنی ئەم ئەتیفاقە مادەم ئەزانین چۆن بۆچی بۆ هەوڵێن ئەم شتانە ئەتوانرێت چارەسەرکرێت باسێکی پەیوەندی نێوان یەکێتی و حیزبە ئیسلامەکان بکەین هاوشانی گۆڕانبینیمان سەرکردایەتی نوێ پەیوەندیەکی باشی لەگەڵ حیزبە ئیسلامەکانە هەیە پێم خۆشە شاناسخان وەکو ئەندامێکی ئەو وەفدی کە لەگەڵ حیزبەکانی شەکوبنەوە قسەمان بۆ بکەن پەیوەندی ئێوە لەگەڵ ئەوانە چۆنە پەیوەندیەکانمان بەڕاستیە خۆتان ئەزانن لە سەرتاوە ئێمە پەیوەندیمان لەگەڵ هەموو حەزبەکانە بە وجودی مام جەلال کە ئەو هینانەی کردبوو لە ئاستێکی زۆر بەرزا بوو و شتێکی زۆر دڵخۆشکەرە بوو بەڵام لە دوای ئەوە بینیمان کە سستی تێکەوتووە بینیمان کە چەقیون لە شوێنی خۆیانە هەندێک لە پەیوەندیەکان چەقیون و ئەم دانیشتنانەوە ئەم بەسەرکردنەوانەوە ئەم یەکتر بینینانە هەمووی جێگەی ئومێدن هەمووی بۆ ئەگەڕێتەوە بۆ ئەو بەرنمەیە کە دامانەوە کە یەکەتی پەیوەندیەکانی لەگەڵ هەموو حەزبەکانە لەگەڵ هەموو لایەنەکانە بگەڕێنێتەوە ئەو ئاستەی کە چاوەڕوانەکرێت لە یەکەتی بەڵێ لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان زۆر باس لەوە ئەکرێت پارتی و یەکێتی نزیکەی بانگێک زیاترە بە ئەیانەیە کۆبنەوە بەڵام تا ئێستا نەگەیشتون بەوەی کە ڕۆژێک دارێن بۆ کۆبنەوە ئەمەش نیشانەی ئەوەیە پەیوەندیەکە باش نییە شاناسخان چی ئەڵە لەسەر پەیوەندی نێوان پارتی و یەکێتی دوو حیزبن لە کوردستانە باڵە دەست لە عێراقە پێکەوە کاریان کردووە ئەو کاتانەی کە یەکێتی پارتی لە یەک نزیک بوون توانیویانە زۆر کاری باش بۆ کورد بکەن بە خێرشکاوەتەوە بۆ کورد بەڵام کاتێک کە ئەبینین ئەم سەرکردایەتە نوێیە تا ئێستا لەگەڵ پارتی کۆنە بۆتەوە بۆ ئەوە گەڕێتەوە بۆ هەندێک هۆکاری کە ئەتوانم بڵێم بەشێکی شخصیە لەوانەیە هەندێک کەس هەبن کە ئەم سەرکردایەتە تازەیان پێ هەزم نەکرێت و بەشێکیشی بەڕاستی سیاسیە ئێمە وەکو سەرکردایەتی نوێ نامانەوێت وەکو جاران بەشداری هەر کۆبوونەوەیەک هەرفی سەبیلی ئەوەی کە ڕۆشتی بەشداری کۆبوونەوەت کردو بڕۆی دابنیشی لە پێناو کۆبوونەوە ناکەن نایکەین ئێمە ئەو سەردەمە بەسەر چووە ناتوانین ئێمە لە ڕۆژێکا کە ئەو هەموو کێشە و گرفت و قەیران و خەڵک گرتن و خۆپیشان ڕێگری کردن لە خۆپیشاندان و قەرزێک کە تۆ لە خەو هەڵساوی ئەڵی 27 ملیار قەرزدارم و زۆر کێشە دروست بووە لەو ساتەوە سەرڕای کۆڕۆناکەی کە هەیە ئەمانە هەمووی کێشان تۆ کە بەنیازی چارەسەرکردن بیت ئەبێ نیەتێک ئەبێ بەرنمەیەکت هەبێت و بچی لەسەر ئەو بەرنمەیە هەر ئەوە نییە کە من بڵێم پرۆژەی خۆم ئەمە ئەی خەمە سەر مێزەکە قسەی لەسەرەکەم ئەبێ بەرامبەرەکەشت بێتە پێشەوە چکو ئەو سەرچاوەی ئەساسی ئەو کێشانەیە یەکێتی بەشێک لەسەر کێشەکان نبینی؟ ینی ئەو کێشانەی کە باسی ئەەکەیت لە حکومەتە
یەکێتی وەکو حیزبێکی بەشدار لەم حکومەتە بەشێ لە کێشەکانی بەرناکەوێت؟ بێگومان هەر کەسە و پشکێکی بە ئەندازەی خۆی بەرئەکەوێتن چکۆ هەموو بەشدار بوون لەم حکوومەتەیە و بێدەنگبوون لە هەموو ئەو شتانە وای کردووە کە تۆ بگەی بەم ڕۆژە. بێدەنگی یەکەتی، بێدەنگی گۆڕان، بێدەنگی حەزبەکانی تر هەمووی هەر بێدەنگ بووە لی. ئێستا ئەم ڕۆژە دروست بووە کە چیتر تۆ ناتوانانی بێدەنگبی و ئەگەر یەکێتی جاران بەشێک بووە لەو کێشەیە یان بێدەنگ بووە لێ یان نەیپرسیوە بە پێی پێویست خۆ کە ئێمە باس لە شەراکەت ئەەکەین. شەراکەت چییە؟ شەراکەت ئەرەوە نییە ئێمە شەریک بین و تۆ هەموو شتێ بکەیت و منیش باجەکەی بیام. ئەو شێوازە شەراکەتە و ئەو پێکەوە تەعاملکردنە وەکو جاران ئەبێ بگۆڕێ. تەواو بوو ناکرێتن حەزبێک سەیطرە بەسەر هەموو کوردستانە بکە، حەزبێک چاوەڕوانی ئەوە بکاتن کە هەموو حەزبەکانی تر ئەبێ ژێردەستەی ئەو بن، حەزبێک چاوەڕوانی ئەوە بکاتن کە بە هەوەسی خۆی چی ویست بیکاتن، نەوتی فرۆشت ئەی فرۆشێ نەیفرۆشت نایفرۆشێ، پارەی قەرز کرد قەرزی بکاتن و تەوەقعی ئەوە بکاتن کە هەرکەوتی فەرمونون لەگەڵما دابنیشتین بڕۆین دابنیشین. ئەو شێوازە دانیشتن و کۆبوونەوە و گفتوگۆکردنە بەسەر چووە. ئەم مەسجە گەیشتو بە پارتی؟ بێگومان گەیشتووە بۆیە. ئەمە ڕەئی شخصی شاناسخانە یان ئەمە ڕەئی سەرکردایەتی نوێیەکێتی؟ ڕەئی سەرکردایەتی نوێیەکێتیە کە خۆشم بەشێکم لەوە لەبەرەوە بێگومان بەو شێوازە بیرکرد. لەسەر پەیوەندی کوردستانەکان ئەگەر شتێک هەبێت بۆی دواتر قسە لەسەر پەیوەندی نێوان یەکێتی و حیزبولانە کانی عێراق بکەین. بزانین لەسەر ئاستی عێراق ئێوە چی پەیوەندیتان ئێستا چۆنە؟ لەسەر مەسەلەی حیزبە کوردستانیەکان هەر وەکو وتم کردنەوەی ئەو دەرگایە و دووبارە گفتوگۆکردن و ئەگەر ئێمە شەریکین بەڕاستی لە بەڕێوەبردننی ئەم هەرێمەیە، ئەگەر ئێمە بەرپرسین لە ژیانی ئەو خەڵقە، ئەگەر ئێمە بەرپرسین لە ئارامی ئەم هەرێمە کەواتە ئەبێ هەمومان بەیەکەوە ئیش بکەین. ناکرێتن ئەو ینی هەر کەسە و بە هینی خۆی تەعاملی لەگەڵا بکاتن. دوورکەوتنەوەمان وەکو یەکێتی لەو حیزبانە بەشێک بووە لەو کێشانە چونکە نەمانتوانیەوە پێکەوە کۆدەنگیەک دروست بکەین بەرامبەر بەو کێشانەی کە ڕوبەڕوومان بوونەتەوە. بەتەنها دوورکەوتنەوە لە حیزبەکانی یان هەستناکە یەکێتی لە ڕابردەوە دووریش کەوتبووە لە خەڵکو و تەنان لە بەشێ لە جەماوەڕەکەی خۆی؟ یەکێتی لە هەموو شتێ دوورکەوتبووەوە. یەکێتی ئەوەی کە بەڕاستی جەماوەرەکە بوو دوور نەکەوتبووە لە یەکێتی، بەڵام سەرکردایەتێکە دوورکەوتبووە لە یەکێتی. ئەوەی کە یەکێتی هێشتبووەوە و ئەوەی تاوەکو ئەمڕۆ یەکێتی هێشتوەوە جەماوەری یەکێتیە. چونکو یەکێتی خاوەنی جەماوەرێک کە بەڕاستی نمونەی نییە لە هیچ حیزبێکی ترا. بەڵێ ئێستا ئەم جەماوەری یەکێتی و ئەم خەڵکەی کوردستان کۆمەڵە کێشە و گیر و گرفتیان هەیە، کۆمەڵە داواکاریان هەیە. ئێوە چی ئەڵێن بۆ داواکاریەکانی یەکێتی؟ بورە بۆ داواکاریەکانی خەڵک. ئەو یەکێتی هەروەکو هەمومان باسی ئەەکەین و ئەزانین و تایە بووینە یەکێتی حەزبێکی جەماوەریە، حەزبێکە بۆ پاراستنی جەماوەر، بۆ پاراستنی ئەم خاکە، بۆ پاراستنی هەڵقوڵاوی ناو جەماوەرە و ئەبێ بۆ جەماوەریش ماسی و ئاوەکەیە. ناتوانێت بەبێ هین بێتن، ناتوانانی بڵێ من حزبێکی سیاسیم و واز لە خەڵق بێنی بمرێ لە برسا. بۆچی کراوە؟ ینی ئەم حزبە بۆ ئەوە دروست بۆ ئەوەی خەڵق بژی. لەبەر ئەوە ئێستا ینی ئەو مەسەلەی نەبوونی موچە، نەبوونی خزمەت گوزاریەکان هەمووی کە ئەبینی ئەمە هی حکومەتێکی 27 ساڵە 28 ساڵە 29 ساڵە نییە. یعنی ئەگەر
مانگی جادەیەکە بکردایە. جاران ئیداری سلێمانی هەبوو بەداخۆ کە باسی دوو ئیداری ئەەکەین بەڵام واقعەکە کە هەبووە لە ڕابردووە ئەبینین لە ئیداری سلێمانی خزمەتگوزاریەکی زۆر هەبوو لە 2005 لە هەڵبژاردننی شارەوانەکان ئەنجومەنی محافەزە ببوورە بینیمانیەکێتی تەنان لە هەولێری شەدەنگی یەکەمی هێنا ئەو کاتە خەڵدەنگی ئەیە بە یەکێتی لەبەرەوە یەکێتی ئەوی شەڕی نمونە بکات جوانترین خزمەتگوزاری نمونەی ترین خزمەتگوزاری پێشکەش بکات ئەتانەوە یەکێتی بگەڕێنەوە ئەو کاتە پێگومان ئەو خەون و ئەو بەرنامە و ئەو پلانەیە کە دامان ناوە کە ئەمانەوێت یەکێتی بگەڕێتەوە ئەو دۆخە ئەمانەوێت یەکێتی ویستیان بەرنامەتان بگەڕێنەوە بەویست هیچ شتێک ناتوان زۆر شت هەیە کە خەڵق ئێوێ حەزەکە خەوی پێوە بینێ بەڵام خەوەر خەوە گەرتۆ هیچی بۆ نەکەی نابێتکردن نایێت بۆیە ئەمە هەمووی ینی بەرنمەی بەڕاستی بەرنمەی بۆ دارێژراوە و ئەتوانین ئیشی لەسەر بکەین و ئومێدمان زۆرە کە بتوانین بیکەین بەڵێ ئەنی کەواتە ئێوە ناتانەوێت خەڵک بەتەنها بە جێبێڵن بە معانەتەکانەوە ئەو خەڵکش بەشێکی جەماوەرەکی یەکێتی و بەشێکی جەماوەرەکی خۆتانە ئەتانەوێت لەگەڵ یانابن لەگەڵ کێشە و معاناتی ئەو خەڵکە ئابن بەڵێ وایە ئەمانەوێت لەگەڵ یانابین ئەمانەوێ وەکو جاران لە کولێرەیەک هەبێت لە تیکێ ئەوان لە لادێکانە یەکێتیان بە کولێرەی خۆیان بە نانی خۆیان بە ئاوی خۆیان ژیان ئێستا ئەبێ یەکێتی ئەو چاکەیە بیاتەوە بەو خەڵقە ئەبێ یەکێتی بەشێک بێت لەو خەڵقە هەر ڕۆشتنی جێگری سەرۆکی حکومت بۆ هێن ڕاستە زۆر کەس رەخنەی لێگرت بۆ ڕۆیشتووە و ئەمەچیە و بۆ بەغا ئەڕوات و وا ئەکا ئەوە لە خەمخۆری بۆ خەڵکی کوردستان خەڵقە تۆ تەنازول بکەی لە پێناو تەنازول زۆر کراوە بەڵام لە پێناوی چیا بوونا ڕۆشتن زۆر بووە وەفت زۆر ڕۆشتون ڕەنگە من ئەوە بە تەنازولدا نانێم کە هەندێک کەس بەو شێوەیە ڕەخنەیان ئەگەر بە پێچەوانەوە تۆ ڕۆشتووی بژێوی قوتی خەڵق بگەڕێنیتەوە بۆی و ئەوەش هەڵبژاردننی کاق و بادیش پەیوەندی بەوە هەبوو کە یەکێتی پەیوەندیکی باشی لەگەڵ لایەنەکانی عێراقا هەیە بێگومان مەسلەی ئەوان بە شێوازێکی تر ئەڕوان نازم بەقەدەر ینی وەکو کوڕی خۆمەنجام من کاکبانگم نەکردووە تۆ توانی کاکەی لێ بکەیتەوە کاقوبات ئەوان هەمومان ئەزانین هەموو حزب عێراقیەکان هەموو لایەنە عێراقیەکان ڕێژ و خۆشەویستی و حرمەتێکی بێ ئەندازیان بۆ مام جەلال هەبووە و مام جەلال بە سەمانی ئەمانی عێراق زانراوە و ڕۆشتنی ئەویش بۆ ئەوێ کاریگەریەکی زۆری هەبووە لەسەرەوەینە چونکە پێشتر بینیمان چەند جار حزب ڕۆشتن شاند ڕۆیشت بۆ ئەوێ بەڵام ئەو دەستهێنەی نەبوو ئێوە پەیوەندیتە لەگەڵ لایەنەکانی عێراقا چۆنە هەر وەک چۆن پەیوەندیمان لە ناو خودی خۆمانە زۆر خراپ بوو لەگەڵ حزبەکانی ناو کوردستان هەرێمی شا خراپ بوو لەگەڵ حزبە کوردیەکانە خراپ بوو لەگەڵ بەغاشە عینی شت بوو مشتەکان خاو ببوونەوە بەڕاستی یعنی یەکێتی وای لێ هاتبوو لەو شوێنانەی کەم کە مەفروز بوو لەی بێ دەوری هەبێتن ئەو دەورەی نەما بوو وەکوین ینی هەمومانەوەمان لێ هاتبوو کە شانازی بە ڕابردووی یەکێتیەوە بکەین کەس بەرنام باسێکی لە بەرنامەی ئایندەیەک ناکرد بۆ یەکێتی کەواتە ئێستا بەرنمەیەکتان هەیە بۆ ئەوەی لە ئایندا لەگەڵ بەغات چۆن بن لەگەڵ حیزبولایەنە سیاسەکانی عێراقا چۆن کار بکەن زۆر ڕاستە ئێستا بەرنامەتان هەیە و بینیشمان لە چەند پرسێکە لە بەغا یەکێتی توانی ئەوی ویستی بیکات لە دانانی سەرۆک کۆماری عێراق و دواتر لە تەشکیلی کازمی و توانی ئەوەی کە خۆی ویستی بەو شێوە بڕوات لەوانەیە هێشتا هەر بەدڵی ئێوە نەبێت بەدڵی ئێمە نییە چونکە ئەوەی کە مام بنیادی نابوو بەو هەموو ساڵە ینی بەو چەند ساڵی کە تاوەکو
پێش نەخۆشکەوتنی زۆر بوو بەس هەمووی ڕما هەمووی ڕووخا ئەوانەی تر ئەو هەواڵانەی تر کە لە دوای ئەو ڕۆشتنەوەی بەڕاستی کەسیان نەیانتوانی نەک بەرەو پێشەوەی بەرن بەڵکو ڕاشی بگرن لەو شوێنە لەو ئاستە بەرزەیە کە هەبوو بۆیە کارێکی زۆر ئاسان نییە ئەم ئەرکەی کە سەرکردایەتە نوێ دەستیاوەتێ بەڕاستی چونکە هەم لە ناو خودی خۆمانە لە سلێمانیە لە هەرێمە لە ناوچەکە لە عێراقە ئەنجە لە ناوچەکەشە شانەسخان من پرسیاری ترم هەیە بەڵام پێم باشە ئەمە وەکو قەرزێک لێ وەرگرم ئەمە هەڵەگرین بۆ چەند مانگێکی تر بزانین ئەو کات یەکێتی بە کۆمەڵێ لەو پرۆژانەی کە باسمان کرد کۆمەڵە لەو بەرنامەی کە باسمان کرد کە هاتنەدی وە کاری کرا ئەو کاتە دیدارێکی تر لەگەڵ جەنابتا بکەین ئەو کاتە باسیەوە بکەین کە چی کراوە و پێویستە چیتر بکرێت ئەگەر تۆ قسەیەکی هەبێت پەیامێکە هەبێت بۆ خەڵکی کوردستان و بۆ جەماوەری یەکێتی من هیوادارم کولی تاکێکی ئەم سەرکردایەتە تازەیە بەو ئومێدەوە کە هاتووە بەو بەرنامانەی کە داماننەوە پشگیر و پاڵپشتی یەکتری بین بۆ ئەوەی بتوانین چەند مانگێکی تر کە لێرە دانیشتین پێکەوە بتوانم پێت بڵێم بەسەر بەرزیەوە ئەمەمان کرد و هەڵەکانی ڕابردوو دووبارە نەکەینەوە یەکێتی لاواز نەکەینەوە کەسمان هیچمان دەست ناکەوێت لە لاوازبوونی یەکێتی و بۆیە داوا لە هەر هەمویان ئەەکەم کە بەیەکەوە وەکو یەکتیم وەک چۆن وەکو یەکتیم دەستمان نایە تا کۆتاییش هەر یەکتیم بین بۆ خەڵکی کوردستان چی هەیە؟ بۆ خەڵکی کوردستان ناتوانم لە ڕۆژێکی ئاو هەیە بەڵێنێک بیەم کە جێبەجێ نەکرێتن خەڵکی کوردستان زۆری بینی معاناتی زۆری چێشتووە ئازاری زۆری بینیوە و مستحقی ئەوە نییە کە ئەم ڕۆژە ببینێ هەر بەڵێنی ئەوەی پێبن بە تەنها جێنەیە ڕەنگە ئەوە زۆرشت بگۆڕێ بە تەنیا جێنەهێشتنی ئەوە شتێکە کە بەڕاستی ناتوانین پشتیان تێبکەین ئەوە نەک هەر بەڵێنە لەگەڵیان نابین ناتوانین ئێستا ئەو ناکرێتن ئێمە خەڵقی برسی بێتە سەرجادە تۆ جارێکی تر بڕۆی ڕێگەی لێ بگری ناتوانی پشت بکەیتە ئەو هەموو هەژاریەی کە لە ڕوبەڕووی ئەو خەڵقە بووەتەوە ناتوانانی ڕوو پشت بکەیتە ئازاری ئەو خەڵقە برینار و نەخۆش و بەتەمەن و پێشمەرگەی دێرین و زیندانی سیاسی و زۆرجار ئەوترێت سەرکردەکان ئاگان لە معاناتی خەڵک نییە ینی ئێوە معاناتی خەڵتان پێگەیشت و هەستی پێەکەن من ناتوانم بە ناوی هەموو کەسێکەوە قسە وەکو شاناسخان من خۆم یەکێک لە مشکلەکانی کە هەم بووە تا ئێستا بە زۆرترینی زۆر جار کە قسەم کردووە لەبەرەوەی ینی خۆم لە شوێنی ئەو کەسە داناوە کە پەیامەکەی بگەێنم و زۆر جاریش کەوتووە لەسەر خۆم و زۆر جاریش بەڵام من کەسێک نیم بتوانم واز لە خەڵق بێنم چونکە خۆشەویستیەکی بێ ئەندازەم هەیە بۆ خەڵق زۆر سپاس بینەرانی بەڕێز لێرەدا هاتینە کۆتایی ئەم بەرنامە تایبەتە تا بەیەگەیشتنەوە بەخواتان ئەسپێرین خواتان لەگەڵ